زیده بویا دکتر شیرزاد احمد پسپور گشه پیدانا دارایه میوان می مزیت لسراب واسن دکتر هم خیر هاتن چاو سلام امریکا دیارت بیجتن ام گشه پیدانه به و باجه زیده کرنه بکی جبو عراق ولاتن دیده چه به اگر بوان گشه پیدان به سر عراقش دیدانه سپاس بو تو سپاس بو میوانداریت و سپاس بو بینران و بیسران بالنسبة باجكاني ترامب طبعا ترامب لسر سياستي خوي اشتكا كبيلة أمريكا فيرست أمريكا دبيلة بشوي ولاتانو بيه بازرگاني لقال ولاتانا دبي قازانجي أمريكا يتدابي كم جار بوكو ايك لقال يكتي أوروبا باسك تازا باجي لسر أوتومبيل داناو برجي 25 لصد بو 50 لصد ببي جوري سعر كان دكورة ترامبيل كان دكورة هروها لسر عراق بين أو باست كد لسر عراق وأولاتاني وكو ليبيا وكو جزائر وأنا لقلدان باجي سباندو بسر هاوردكاني أمريكا لولاتانا بلان بو عراق نوتي تدانيا وكاريجري باجي أمريكا لسر عراق ولسر هرمي كورسانج وكو بشكل عراق استا كما بو چونکە ئەمریکا چی کەرەستەیەک لە عێراق هاورد دەکا نەوت زیاتر نەوتە لەبەر ئەوە نەوتیش چۆتە یعنی پێی دەڵێن ئەکسمت یان بڵێن لەو یاسایە این ئیستثنایی بۆ کراوە یعنی چۆن بڵێن نایگرێتەوە بۆیە باج لەسەر نەوت نییە چونکە ئەمریکا بۆ خۆی دەیەوێ ترامپ بۆ خۆی دەوێ وەکو بەشێکلە پۆلیسیەکەی کە پێی دەڵێن ترامپۆنۆمیکس لە پۆلیسیەکانی دەیەوێ کەرتی پیشەسازی و کەرتی بزنس لە ئەمریکا گەشە پێ بدا پەرەی پێ بدا کە پێی دەڵێ پرۆ بزنس پۆلیسیس جانوکەت بیشتەمەی گەشە مەگەشەوە پێدای بڤێڕێکێ گەلمە ببینە دکتۆر ژکەرە ماخوا شەوقی ji بەرلینێ ئامادەیە کارڤەدانە ئەوروپا چییە شەوقی دیارە کاوەر وەک باست کرد ینی قەبارەی بازرگانی لە نێوان ئەوروپیەکان یەکێتی ئەوروپا و ئەمریکا قەبارێکی بازرگانی یەکجار گەورەیە ینی ساڵانە 1200 میلیارد یۆرۆ قەبارەی بازرگانی لە نێوان ئەو دوو هاوبەشە گەورەی دنیا هەیە و بە یەکێک لە هاوبەشیە بازرگانیە هەرە گەورەکانی هەموو گۆی زەوی دنیادا دەندرێت بۆیە هەر گۆڕانکاریەک لەو یاسایانە لەو ڕێکەوتنانەی کە لە ڕابردوودا هەبوونە ئێستا کاریگەریەکی زۆری بەسەر ئابووری دنیا ئەبێت و وەکو ئەوروپیەکانیش ترسێکی گەورەیان لێ نیشتووە بەوەی کە دیسان دۆناڵد ترامپ جەختی لەسەرەوە کردەوە کە لە سەرەتای ئەم مانگەوە لە یەکی ئابەوە پێناچی گومرگی بەرز ئەکرێتەوە بۆ 130 دیارە 130 ڕێژەیەکی یەکجار زۆرە وەک فۆندەرلاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا باسی لەوە کرد کە ئەمە ڕێژەیەکی گەورەیە و نەعادینانەیە ئەوان ئەوروپیەکان ڕازی بوون بەوەی کە ئەو ڕێژەیە بەرز بکرێتەوە بۆ 110 بەڵام 130 کاریگەری زۆری بەسەر بەرهەمی ئەوروپی دەبێت لە ناو ئەمریکا ینی تۆ ئەو بەرهەمە ئەوروپیانەی کە دەگەنە ئەمریکا لەوێ گومرگەکەیان بەرز بکەوە بۆ سەر 130 ئەو وەختە خەڵک لە ئەمریکا بەرهەمی ئەوروپی ناکڕێت کە بەرهەمی ئەوروپی نەکڕێت ئیتر لێرە ئەو کۆمپانیا و ئەو کارگە گەورانەی کە ئەو بەرهەمانە بەرهەم دەیدین کاریگەری ئەبێت لەسەرەوەی کە نەتوانن زیاتر بەرهەمی بێنن و ئەو پیشەسازیە بەتایبەت ئێمە ئەگەر وەکو نمونەیەک وەرگرین پیشەسازی ئۆتۆمبیل لە ئەڵمانیا کە ڕێژەیەکی یەکجار زۆری ئەو ئۆتۆمبیلانە ئەنێرێت بۆ ئەمریکا ئەگەر فرۆشی نەبێت لە ئەمریکا و ئەو ئۆتۆمبیلە ئەڵمانیانە ئەوە ناتوانن زیاتر بەرهەمی بێنن و هەتا بازاڕێکی تر ئەدۆزیتەوە دیارە ئەوروپیەکان وەکو ئەلتەرناتیڤ بەدیلیان ئەوەیە کە لە بازاڕی ئاسیاوی جێی خۆیان بکەنەوە چیتر ئەوەندە چاویان لەسەر بازاڕی ئەمریکی نەبێت بەڵام وەکو سیاسەتیان ئەوەیە کە یەکەم جار هەوڵی جدی بدەن لەگەڵ ئەمریکا ڕێککەون و ئەگەر ڕێکیش نەکەوتن لیستێکیان لە بەرامبەر ئامادە کردووە ئەگەر تا سەری مانگ ڕێک نەکەوتن ئەو لیستە ڕاگەیەندرێت و ئەوروپیەکانیش بە هەمان شێوە سزا لەسەر بەرهەمی ئەمریکیدا ئەنێن پێناسی گومرگی بەرز دەکەنەوە بە تایبەت لەسەر ئۆتۆمبیل لەسەر جینس لەسەر ماتۆر
و لەسەر وێسکی لەسەر هەموو بەرهەمانەی کە بەشەیەکی زۆر دێنە ناوخۆی ئەوروپا و بەڵام ئەو لە بیر نەکەی نەگەر ئەو سزا و دژە سزایە جێبەجێ بکرێت لەسەر گومرگدا کاریگەری گەورەی بۆ سەر ئابووری جیهانە بێت و هەموو ئەو کۆمپانیا و پیشسازیانەی کە لە ئەوروپا هەیە تووشی شڵەژانێکی یەکجار گەورەی ئابووریە بن بەتایبەت کە ئابووری ئەوروپا و ئەڵمانیاش بەدەست گەشەکردن کەمی گەشەکردنە ناڕنێت شوقی کانابین چگەهانی کوردستان 24 ji Berlîn lêgelme bûyî dem baş man nebin. Diktor vedgerim cemte me behsê Iraqê kirdin ava wan welatên ku dê Amerîka bacê ser sepînîtin zêde ketin rêjeya wê. Te gut karveda te gut gelek karîgeriya wê ser çê nabîtin ji ber ku nev jê derxiste û her nev te zêdetir bû dişînîtin. Wata dêde çavarekirina Iraq karvedana wê nebîtin ji ber ku welatên din jî gefê dikin ji Amerîka ku ew jî dê bacê ser zêde bikin ser kelûpalên Amerîkî. ئەگەر کاردانەوەشیان هەبێ ینی بۆ نمونە ئێستا عێراق خۆی دەتوانین کاردانەوەی بەرامبەر ئەمریکا ئەگەر بتوانێت با کاردانەوەی هەبێ بزانێت چیە کات ئایا ئەڵتەرناتیڤی چییە ڕوو دەکاتە کوێ ئەو بەرهەمانەی کە من بە تەسەوری من ناتوان ئەوە بکەن چکە ئێستا ئەوروپا ئەگەر ئەو بکات بەرام ئێستا کە شەوقی باسی کرد زیانەکەیانین نزیگەی 2 تریلیۆن دلار دەبێت ئەگەر لەگەڵ ئەمریکا ڕێک نەکەون نزیگەی خەملاندوێتی کۆمپانی مەکینزی نزیگەی 2 تریلیۆن دلار زەرە دەکەن ئەگەر لەگە ئەمریکا نەکەونە ڕێگەوتن ڕێکەوتنە کە ئەوە بێ ئەوی ئەمریکا دەیەوێتن باش سەدا 30 زیاد بکرێت ئەگەر ئەوە نەکەن بەڵێ چکە هەردوو لایەن زەرمەند دەبن بەڵام ئەمریکا دۆناڵد ترامپ دەزانێت باش بۆ چەند ساڵێکیشە بڵین میزانی بازرگانی یان ترازوی بازرگانی لەگەڵ ئەوروپا ئەمریکا ماینەسە یعنی ئەمریکا کاڵا زۆرتر دەهێنێ لە ئەوروپا وەک لە ئەوروپا کە لە ئەمریکا دەبن بۆیە پارە دۆلار زیاتر دەچێت بۆ ئەوروپا دۆناڵد ترامپ دەیەوێت بالعکس بێتەوە دەوێت ئەمریکا زیاتر هەناردە بکە بۆ ئەوان وە کاڵای ئەوروپا کەمتر بێ بۆ ئەمریکا ئەنجا ئەوروپیەکان ڕوولەکان لە ئاسیا بەتەمانە ڕووبکەن لە ئاسیا بەڵام هەندێک کارەستە هەیە ئەوە ناتوان دەست بەرداری بن دەبێت لەگەڵ ڕێک بکەون ئێستا لەسەر چین بۆ نمونە لەسەر ستیل دایناوە مەسەلەن لەسەر ئەلمنیۆم دایناوە باجەکان سی و 10% ئەمانە بۆ لەسەر کاڵای چینی بە هەمان شێوە بەس دۆناڵد ترامپ وادا دەنێت دەڵێ ئەوروپا لە چین خراپترە یعنی چین چەندێک هەناردەکە بۆ ئەمریکا ئەوروپاش هەروە لەبەرەوە هەستەکە ئەمریکا ینی ئابوووریەکەی زەرمان دێتی باشە بەشێکی جوان وڵاتان دەبێژن ئەvە بمپێکردنا ڕێکەفتنên بازرگانیە لەگەل ئەمریکا و ئەمریکا بخوا دەکاتن بەڵێ دروستە لە گات بەندی یەکەم و بەندی دووەم باز دەکات دەڵێ هەموو دەوڵەتەکان دەبێت یەک مامەڵیان لەگەڵ یەکتر هەبێ نابێت تۆ لەگەڵ دەوڵەتێک مامەڵای بکەیت هەمان دەوڵەت لەگە یەکێکی تر مامەڵەیەکی تر بکەیت ینی دوو جۆر تاریفەت هەبێت دوو ڕێژە جیاوازێ دەبێت دەڵێ ئەمە ناگونجێت لەگەڵ بنەماکانی WTO ناگونجێت بەڵام ئەمریکا بۆ ئەوە یاسایەکی دەرکردووە پاساوێکی هێناوەتەوە دەڵێ ئێمە دەمانوێت گەشە بە ئابووری ئەمریکا بدەین و ئابووری ئەمریکا لە پێش هەموو شتێکەوە دانین لەبەر ئەوە بەو یاسایە بەو پاساوە دەیەوێت تێپەڕێنێ بەسەر WTO لە بیرت نەچێت کە WTO لەکوێیە لە ئەمریکا مەقەڕیسێکە و پارەدار و فەندەکەی هەموو لە ئەمریکا بۆیە ناتوانن بڕیارەکانی دۆناڵد ترامپ بەگوێ بخەن دەبێت بەگوێ بکەن باڵێ ئەگەر نە زەرەر بە ملیارەهان دلار دەکەنەوە ئەمەژە پێت کرد کەواتە بەم بڕیارانە جیهان بەرەف قۆناغێکا دیانو یا تەفگەرا بازرگانی و ئابووری دیچتن بە ڤان بڕیارên ترامپ بەڵێ بە دڵنیاییەوە بەم سیاستانە جێبەجێکردنی ئەم سیاستانە ئابووری ئەمریکا بەهێز دەبێ و هەناردەکردنی ئەمریکا بۆ وڵاتانی دەرەوە زۆرتر دەبێ و ئەگەری هەیە مەترسی دروست بێ لەسەر هەندێک کاڵا و مەسەلەن بۆ نمونەیەکە تۆ دەڵی ستیل مەسەن تۆ ستیل دەکڕی وانە لە چاینا بەڵام ئەگەر نەکڕی لە چاینا لە ناوخۆ دەبێت مەزدەری ترت هەبێ ئەتووەکە باجی لەسەر دادنێت کەواتە هەندێک پیشە سازیش لە ئەمریکا لەوانەیە ڕێژەکانی کولفەکانی بەرز بێتەوە و لە دنیای دەرەوەش بە هەمان شێوە ئەگەر مامەڵەکانیان لەگەڵ ئەمریکا کەم بکەنەوە بە هەمان شێوە تێچوونی کاڵەکانیان هەندێکیان زیاد دەبێت لەبەرەوە ئەگەری هەیە ینی لێرت مەترسیەکەیە لە بازرگانی نێودوڵەتی ئەگەری هەیە
کە بربەست دروست بێ لە بازرگای نێودەوڵەتی. بۆ عێراقش بە هەمان ئەوەی بۆ عێراق پێم وا بێ وانە چونکە کەمترە بە حکمی ئەوەی کە عێراق کاڵای تەنها نەفتە و نەفتیش لەوە بەشێک ji ber هەمان ji کوردستانی دەچن بۆ ئەمریکا دکتۆر بەتایبەت بەرهەمێن چاندنیە. بەڵێ ئەوانە هەمووی لەسەری دادەنێ ئەوەی غێرە نەفتی بی ینی نەوت نەبیت هەمووی ڕێژەی 30% لەسەری دادەنێ بەڵام ئەگەر نەفت بی چوگە نەفت پشتگیری کۆمپانی ئەمریکەکان دەکا و پاڵپشتیان دەکاوە تێچوون کەم ببی لەوێ تێچوونی بڵێ وزە بێگومان تێچوونی کۆمپانیەکان و بەرەمەکان کەم دەبی لە ئەمریکا سوودی بۆوان. دکتۆر شێرزاد ئەحمەد پسپۆرە گەشە پێدانادارە سپاس بۆ مادەبوونەوە دکتۆر ماندوو نەبن. سەرچاوە سپاس.